بەڵێ بەرزان هەر سەبارەت بە دۆخی عێراق وەکو هەموو لایەکتان ئاگادارن کەس نازانێت بەرەو چۆ دەچێت هەتاکو ئێستا چەق بەستووە نە تەیاری سەدری نە چوارچێوەی هەمانجین لێک نزیک بوونەوەی چەندیە هیچ لایەنێکیشان ناتوانێت حکوومەت بگوێنێ کەواتە دۆخی عێراق چی لێ بەسەر دێ دەشتیانەوێ لا بەلا کورد لەو کێشەی نێوان خۆیان تێوە بگلێن لەسەرم پرسە قسەی زیاتر میوانی ینی قسەی زیاتر پرسیاری زیاتر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەباح سوبحی جێگری سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆی خۆمان لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاک دکتۆر زۆر بەخێربی زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان پاژارێ لە دۆخی عێراقەوە دەست پێ بکەین خوێندنەوەتان بۆ دۆخی عێراق چییە دۆخێکی چەق بەست و هیچی بەسەر هیچەوە نییە تا چەند قسە لەسەر هەڵۆشانەوەی پەرلەمانی ژەکرێ تا چەند ئەگەری هەڵۆشانەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە لە ئارادەیە لە جەنابەت وە لە گەشتبینەران بەڕاستی وەزای عێراق ئالۆزە زۆر ئالۆزیشە ینی گەشتە حەدێک کە هیچ عیلاجێک نەماوە حتا بە گفتوگۆش ینی چکە نایەنە سەر مێزی گفتوگۆ و بە هیچ شێوازێک ئامادەبوونیان نییە کە حیوار بکەن لەگەڵ یەکتر و دەرکەی حیواری سیاسیان داخستووە بە تایبەت لایەنی تەیاری سەدری ئەویش لەبەرەوەی دەزانێتن کە حیوار هیچ سوودی نییە ئێستا لەو ماوەیەدا ئێستا ئەو ڕێگایە کە ماوە تاکە ڕێگایەکە کە ئەویش تەدەخل ئیما لە مەرجەعیەتی نەجەفی سید عەلی سیستانی بە چ جۆرێک تەدەخل ئەوەیە کە لایەنەکان کۆ بکاتەوە پێکەوە لەبەرەوەی ئەگەر هاتوو ئەو زەمانەتێک بدا بە تەیاری سەدری لەوە دەترسێت کە ئالیەتی گەشتن بە هەڵبژاردننی پێشوەختە دەستکاری بکرێ وەکو یاسای هەڵبژاردنە وەکو مفەوەزیە وەکو حکوومەتە ئەوانە هەمووی تەسی دەکات لە سەنەتی ئینتیخابات ئەنجا ئەو دەیەوێت زمانەیەک هەبێ ئەو زمانەیەش یان زمانەیەکی دینیە مەرجەعیەتە یاخود زمانەیەکی نێودەوڵەتیە نێودەوڵەتیش ئەوەیە ئێمە دەوڵەتەکان کە تەدەخل دەکەن بە شەئنی عێراقی ئەوش پێکاتوە لە دەوڵەتە هەرێمیەکان ئەوش مەقبول نییە لە لای تەیاری سەدری بە هیچ شێوازێک دەمێنێتەوە لایەنی ئومەمی یعنی نەتەوە یەکگرتوەکان لایەنێکی میانڕەوە تا ڕادەیەک و دەکرێت ناوەندگیری بکە نێوان تەیاری سەدری و ئیتاری تەنسیقی لەو بینەش لایەنەکانی دیکە ماوە ئەو لایەنە سیاسیانەش بەڕاستی کەوتونەتە حاڵەتێکی ئەحراجیدا زۆر باشە کاک دکتۆر با وای دابنێ پەرلەمان هەڵوەشایە و هەڵبژاردننی پێشوەختە ئەنجامدرا هەمان ئەنجام نابێت ئەوەی کە ئێستا هەیە بێگومان هیچ لە مەسەلەکان ناگۆڕێت گەمان ناڵێ ئەمە شتێک نییە بە ناوی دەوڵەتی عێراقەوە عێراق هەر لە ئەساسەوە لەسەر ئەساسێکی بۆش دروست بۆ ئێستا دەرکەوت نابێت بە دەوڵەت یعنی خۆی پرۆسی دیموکراسی عادەتەن ئێمە هەڵبژاردن وەکو ئالیەتێک بەکاردێنین بۆ گەشتن بە دیموکراسی و بۆ گەشتن بە سیستەمێکی گونجاو کە خەڵک قەناعەتی پێبێ بەڵام قبولیان لە بەغدا قبولیان نییە بە نەتیجەی ئینتیخابات قبولیان نییە چوارچەوەی هەماهەنگی دۆڕا و قبولی نییە قبولیان نییە بەداخەوە حتا گەشتن بە شێوازی ئەو حکوومەتەی کە دەیانەوێ ئەویش بە هەمان شێوە ئێمە لە سیستەمی دیموکراسی شتێکە بە ناوی حکم الئەغلەبیە زۆرینە حکوم دەکات بەڵام لێرە لە عێراق زۆرینەش حکوم داکە یعنی کێشەکە بەڕاستی بەداخەوە یعنی جێگای زۆر شەکە ینی ناخۆش بەڕاست کاک دکتۆر بابینە سەر دۆخی کورد و بە دیاریکراویش پارتی و یەکێتی وا باز دەکرێت نزیکبوونەوەیکی زۆری باش لە نێوان پارتی و یەکێتیە پێ وایە پارتی و یەکێتی لەو ڕاستیە گەیشتون کە نابێ کچی خۆمان بکەین بە قوربانی کوڕی خەڵقی و لەو جێرمە و کێشەی ئەوان تێوە بگلێن پۆست گرنگ نییە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان گرنگە وەڵاهی ئەمە پێشتریش ئەو قسەیەمان کردووە ینی لەگەڵ برادرانی یەکێتی وەکو دادەنیشتین لە پەرلەمان لەگەڵ ئەکیدیشم لەسەر ئاستی قیاداتەوە ئەو قسەیە کراوە بەڵام بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتی خۆی ینی قەناعەتی بەوە نەبوو کە ئەو پۆستە ینی شتێکە ئێمە دەبێ بیپارێزین و دەبێ ئاڵوگۆرێکی ئاشتیانە هەبێ بۆ دەسەڵاتەکان و دەبێ قەناعەتشی بەوە هەبێ کە زۆرینەی پەرلەمانی وەکو هەرێمی کوردستان و ئێمە وەکو کوتلەی کوردستانی کە زۆرینەینە مافی خۆمانە کە ڕەئی بدەین لەسەر ئەم پۆستە بەڵام بەداخەوە ئەوانە خۆیان خستە ژێرباری لایەنێکی سیاسی ئەوەش دەرەنجامەکەی بوو خۆزگە ینی ئەوانیش بگەنە ئەو قەناعەتەی کە ئێستا کاتێتی ئەوانیش
پێداگر نەبن لەسەر ڕای و بیر و بۆچوونەکانیان بێنەوە سەرڕای ئێمە و ئێمەش دڵنیاین لەوەی ئەو پۆستە دەپارێزین وەکو چای خۆمان لەبەرەوەی ئەم پۆستە تعبیر لە پشکی کوردەکە نەک پشتی پارتی نە پشکی یەکێتیە پشکی کووردە دەبێت باشترین شێوە بەڕێوەی بین بۆ خزمەتی گەلەکەم باشە کاک دکتۆر سەباح ینی بۆ خۆ دەزانی ینی دۆخی شڵەژاوی عێراق شیعە لێ بەرپرسە نەک کورد بەڵام بۆچی هەندێک لە سەرکردەکانیان زۆر جار لێرە و لەوێ لە لێدوانی ڕۆژنامەوانیشە وای وێ ناکەن کە ئەوە خەتای کووردە ئەگەر سەرکۆمار هەڵبژێردرای ئەم دۆخە دروست نابوو مەبەست لەوە چییە و دەیانەوێت شەقام بجوڵێنن دژی کورد خۆی ئەوانە بەداخەوە یعنی هەردوو تەرەفە شیعیەکە فەشەلیان هینە لە گەشتن بە تەفاهمێک فەشەلەکەش زۆر قوڵە یعنی جگە لە قیادات جگە لە شخصیش یعنی شخصیشی تێکەوتووە هەندێک قیاداتی حیتاری تەنسیقی لەگەڵ تیاری سەدری کۆک نییە بەڵام دەبینی نەک تەنها کورد دەستوریش تاوانبارە لەسەر ئەوەی کە ئەوانە دەڵێن دەستور خەلەلی تێدایە دەستور کێشەی تێدایە بە حکمی محکەمەی دوایین زۆر بە جوانی ڕوونی کردەوە فەقەرەت تێدایە کە دەڵێ ئیخفالی دەستوری نییە لە بابەتەکە طبعاً ئیخفالی دەستوری یعنی هەموو بابەتەکان بە ڕێکوپێکی دانراوە بەڵام ئەگەر هات و لایەنە سیاسیەکان بە تایبەت لایەنی شیعیەکان لەبەرەوەی لایەنی شیعە خۆی بەرپرسە لە پرۆسی سیاسی بە تایبەتیش لە حکومڕانی و لە تەشکیلکردنی حکوومەت ئەگەر هات و ئەوانە نەگەشتە ئەو دەرەنجامەی ئەمە ئەو ئینسیدادە سیاسیە و ئەو کێشە و گرفتەمان هیچ کاتم لەماوەکە دکتۆر سەباح بە کوردی وەڵام دەیتۆ زۆر ڕاشکاوانە چارەنووسی عێراق چی لێ دێ هیچ نزیک بوونەوەی چش نییە پێکدادان دروست دەبێت پێکدادان خۆیان تاقی کردەوە قووەتی هەردووکان هەردوو لا دیار کرد بە جوانی بۆیان دەرکەت کەوا بە ڕێگای شەڕ ناگەنە هیچ دەرەنجامێک ئیلا دەبێت جۆگەی خوێن بڕژێ لە عێراق کەواتە تاکە ڕێگا ئەوەیە کە پەنا بنە مەرجعیەت تاکو بتوانن چارەسەرێک بدۆزنەوە و من هیوام وایە کە لە دوای چلەی ئیمام حوسێن چارەسەرێک دەدۆزرێتەوە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر سەباح سوبحی جێگری سەرۆکی لێژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش